لابری پەرلەمانی کوردستان موچەی فەرمانبەرانی هەرێم بۆتە پرسێکی گرنگی نێو پەرلەمانی عێراق و پەرلەمان بڕیاریدا بە سەرۆکایەتی هومام حەموودی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان و بە هاوبەشی هەردوو لیژنەی نەوت و دارایی لە پەرلەمانی عێراق لیژنەیەک بۆ بە داداچوونی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم پێک بهێنێت. ناچارم بابەتەمان لەناو ئەنجومەنی نوێرانی عێراقیە لەم سەروبەندەیە تەڕح کردووە لەبەرەوەی نزیکین لە بودجەی ساڵی ئایندەوە بۆ ئەوەی کە بە هەمان شێوەی ساڵەکانی پێشووتر بودجە لەسەر ئەساسی ئیتفاقی نەوتیەکی نەزۆک دانەمەزرێتەوە جارێکی تر کە 2000 خەڵکی هەرێمی کوردستان تیا زەرمەند بن. سەبارەت بە بۆچوونی لایەنە سیاسیەکانی نێو پەرلەمانی عێراق لەبارەی گفتوگۆکردن لەسەر پرسی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم بەپێی زانیاریەکانی NRT هیچ لایەنێک بە فەرمی پشتگیری پرۆژەکەی نەکردووە، بەڵام هەڵپەیمانی نیشتیمانی شیعەکان بە گرنگیان وەسف کردووە و ئەندامێکی فراکسیۆنی پارتیش دەڵێت بەغدا تەنیا لە ڕێی ڕاگەیاندنەوە لەگەڵ موچەی فەرمانبەراندایە و دەشڵێت پارتی لەگەڵ ئەوەدایە موچەی فەرمانبەران بدرێت. ئێمە لەگەڵ پێدانی مافی هاوڵاتیانی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان، بەڵام لە هەمان کات ئێمە دژی جێبەجێکردنی پلانی مالیکی و دوژمنانی هەرێمی کوردستان و دوژمنانی ئەزمموی کوردستان کە دەست بخەنە ناو هەرێمی کوردستان، بەڵام لەگەڵ پێدانی موچەی فەرمانبەرەکان و هەروەهاش بودجەی پێشمەرگە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش لە پەرلەمانی عێراق بە مەڵپەڕی فەرمی یەکێتی ڕاگەیاندووە بۆ گفتوگۆکردن لەسەر کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم و هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کۆبوونەتەوە و لەبارەی ڕێکەوتنی نەوتی نێوان هەولێر و بەغدا و دۆزینەوەی چارەسەرێک بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم لەناو بودجەی 2017 عێراقدا گفتوگۆیان کردووە. و هەروەها سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆک عەبادی بانگی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کردو بۆ ئاڵاخان کە لەگەڵی دانیشتبوو بۆ ئەم دۆ پرسە چۆن بگەینە ئەنجامێکە ئەو خەڵکە لەو کێشەیە ڕزگار بکەین و ئێمەش تا دو نەفەسمان کاریان بۆکەین بۆەوەی وەک فەرمانبەرانی هاوتای فەرمانبەرانی عێراق موچەکانیان وەرگێت و دوورکرێتەوە لە سیاست. لە 2 ساڵی ڕابردوودا بەهۆی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لەسەر پرسی نەوت موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن حکومەتی ناوەندەوە بڕاوە و لە نێوترین لێدوانیشیدا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاندووە پرسی موچە پەیوەندی بە داهاتی نەوتی عێراقەوە هەیە و ئەگەر حکومەتی هەرێم داهاتەکەی ڕادستی بەغدا بکات ئەوانیش ئامادەن موچەی فەرمانبەرانی هەرێم ڕەوانە بکەن. ئومێد محەممەد NRT بەغداد.